سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە هونەر و خەڵک دەکەین. لە میوانەکانم دەپرسم بواری هونەری لەم ڕۆی دنیادا کاریگەرێکی گەورەی هەمەلایەنەیە هەیە. ئایا هونەری کوردی لە گۆرانیەوە تاک و چیرۆک و دراماکان ڕەچاوی لایەنی دەرونی کۆمەڵایەتی ئێمەیان کردووە؟ ئایا ئێستا کاتی ئەوە نییە هونەر و هونەرمەندانی ئێمە لە هەوڵی کەمکردنەوەی دۆخی ناجێگیری دەرونی و کۆمەڵایەتی خەڵکدا بن؟ ئایا لە غیابی هونەرێکی باشی کوردیدا کە تێیدا هەست و خواستی تاکی کوردی بکاتە بابەت فلیم و دراما دۆبلاژکراوەکان چ کاریگەرێکی نەرێنیان لەسەر کۆمەڵگەی ئێمە دروست کردووە؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. بێگومان هونەری کوردیش لە ئاست مەسئولیەتەکانی خۆیان بووە تا ئەندازەیەکی باش و هونەر مەسەلەیەکە پەیوەندی هەیە بە ژیانی کۆمەلگاوە و کۆمەلگایمە کۆمەلگایەکی زیندووە. قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی ڕاستە کاریگەری هەیە، وەڵام نەیتوانی هونەر بوەستێنێت لە کوردستانە و هونەرمەندانی کوردستان لە فترەی پێشوو لە چەند ساڵین ڕابردووە ڕاستە پارێکە زۆر لە کوردستان هەبوو، بەڵام ئەو پارانی کە بەکار هاتووە بە شێوەیەکی باش بەکار نەهاتووە. دەسەڵاتی سیاسی هەوڵی داوە کە بەڕژاندنی پارە و یاخود هەڕشتنی پارە بە حسابی خۆ هونەر پێش بخە، بەڵام ئەمە نەیتوانی ئەو ئاستە لە هونەر بەرهەم بێنێ کە پێویست بوو. تەسەوری من وایە کە هونەری ڕەسەن لە زمانی قەیرانی شاهات پێش بکەوێەوە ئەزمموی ئەم دوو ساڵی ئێمە دەری خستووە کە ئەشێ هونەرمەندان پشتیوانی بکەن و ئەشێ شێوازێکتر لە کاری هونەری بێتە پێشەوە کە پێوترێ خۆبەخش. ئەم خۆبەخشە لە ئەوروپاشە هەیە، لە وڵاتانی پێشکەوتوو دنیادا هەیە کە ڕاستە هەندێک کاری هونەری هەیە پێویستی بە سەرمایە وەکو کاری سینەما یاخود کاری شانۆیی، بەڵام لەگەڵ ئەوەشا لە کوردستان هەوڵمان داوە کە وەکو دەوڵەت وەکو حکوومەت پشتیوانی هەندێک کاری هونەری و ڕۆشنبیری بکەین کە لە زەمانەکانی تری شابەقەی ئێستا بەرهەمی نەبووە. بۆ نمونە ئێمە توانیمانە لە فترەی چەند ساڵە یادی ژمارەیەک شاعری گەورەی کوردستان بکەینەوە، یادی ژمارەیەک هونەرمەندی گۆرانی وێش بکەینەوە، یادی ژمارەیەک نووسەر و ڕۆشنبیری گەورە و شخصیاتی مێژووی گەلەکەمان بکەینەوە. ئەمانە هەوڵمان داوە کە لە ئاستی پێویست بین، بەڵام بێگومان ئەگەر دۆخی کوردستان بۆ شێوەی ئێستا نەبووایە باشترە بوو، بەڵام من بەدڵنیایی ئەڵێم کە هونەرمەندانی کوردستان و ڕۆشنبیرەکانی درێغیان نەکردووە، لە هەوڵدا بوون و ئەوەی کە کراوە کردویانە. یعنی من تەسەوری من بە ڕوونی بڵێم، یعنی ئەوەی لە قەیراندا لە کوردستانە ڕۆشنبیران و هونەرمەندان نین، نخبەی دەسەڵاتی سیاسی لە وڵاتە لە قەیران وەزمەدایە. قەیران ئەوان دروستیان کردووە، قەیران لەواندایە و هەچی خەڵتەوپڵتەی دواکەوتویی و خۆپەرستی و ئەنانێتە لەوان نەکەوتەوە لە نخبەی سیاسیە. لە نخبەی ڕۆشنبیر و هونەرمەندە ئەوە ڕێگی نەداوەتەوە. نەگە تەماشای بەرهەمی هونەری و بەرهەمی ڕۆشنبیری ئەم وڵاتە بکەیت، چ لە کتێبی چاپکراو، چ لە بەرهەمی شانۆگەری پێشکەشکراو، چ لە کاری حتا مۆسیقیش کە پێشکەشکراو لە وڵاتە ئێمە بەرهەمێکی باشمان هەبوو ئەم فترەیە. لە زمانی عەرەبی ئەڵێن القیاس مع الفارق، ئەبێ کە تۆ قیاسەکەی پێوانەکەی لە بینی ئێمە وڵاتانی ترە، مەسەڵەن ئێمە وڵاتێک 5 ملیۆنین، بەم هەموو قەیران و چێش و بێشۆکە هەموو بەم جوغرافیا سەقەتێکە هەمانە تۆ ناتوانانی قیاسی کوردستان بکەی وڵاتێکی وەکو تورکیا کە وڵاتی 6 ملیۆنیە و سەرمایەکی گەورەی هەیە و مێژوویەکی ئیمپراتۆری هەیەوانە، یاخود لەگەڵ بەریتانیا کە خاوەنی ئیمپراتۆریەت و ئەو بووە. بە قیاس لەگەڵ فەرقەکانی کە هەمانە ئێمەش باش بووین و لەگەڵ ئەو سیستەمە سەقەتەی ئیداری کاری هونەری لە کوردستانە هەرتوان بڵێن باش بووین. لە کوردستانە حکوومەت فترەی پێشوو پارێکی زۆری هەڵەڕشت بۆ نخبەیەکی کەم، بەڵام دەرکەوت کە سەرکەوتوو نەبووە. ئێمە ئەم فترەی کارمان کردو، هەوڵمان داوە پارەیەکی کەم بدەین بە ژمارەیەکی زۆری هونەرمەند، بەعکسە بە پێچەوانەوەمان کردو و ئەوەی ئێمە سەرکەوتووتر بووە. دەرکەوتووە کە ئەمە سیاسەتێکی باشترە لە کاری ئیدارەی کاری هونەری ڕۆشنبیریە کە تۆ پارە هەندێک خەڵک پارەیان بردو، پارەیان دزیوە، ملیۆن دۆلاریان بردو بۆ فیلمێک نەشیان کردووە. ئێمە بە پارەیەکی زۆر کەم 10 ملیۆن دینار 5 ملیۆن دینار هەوڵمان داوە کە فیلمێکی کورد بەرهەم بێنین و بەرهەم هاتووە. لەبەرەوە بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵ ئەومانە بەر چاو بێ کە بودجەی ڕۆشنبیری هونەر لە وڵاتی ئێمە ئێجگار کەمە. لە وڵاتە گەورەکانە بودجەی ڕۆشنبیری هونەر لە ئاسێکی باشدا لە 102 جاری وایە بودجەی کۆی گشتی وڵات پێکەهێنێ. لە وڵاتی ئێمە کەس نازانێت چۆن حتا ئەو کۆمپانیا و شەریکانی کە قەرایان داوە لە بیناکانیانە شوێنە دروستکەن بۆ کاروباری هونەری ئەوەش ناکەن، ئەوەشان خوارد دزیان کردو لە میلەتەکەمان وە
و غەشەکەن و پاشگەز بوون لە بەڵێنەکانی خوان کە بەڵێنێکی قانونیە مەسەن بینایە کراوە 20 قاتە ئەبێ خۆڵێکی گەورەی تیابێ بۆ کاری هونەری یاخود بۆ سینەما نەیان کردووە لەبەرەوە ئەبێ هەمووی پیا بچێتەوە پیا بچینەوە بە شتەکارەکان لەم وڵاتە کردووەنە بەڵام من گەشتبینم پێم وایە کاری هونەری و ڕۆشنبیری وڵاتی ئەمە بەرەو پێشەوە ئەچێ بەرەو پێشەوە چووە هونەرمەندی ڕەسەن و ئەسیل ئەمە هەچتە پێشەوە چونکە ئەوانیش هەست بە مەسئولیەتەکەن و ئازانن کە وڵاتەکەمان لە قەیراندا ئەبێت بێنە پێشەوە بۆ کاری ئیبداعی. بەدڵنیایە ئەگەر باس لە ڕۆژگاری ئێستاکە بە تایبەتی ئەم 2 ساڵی دوایی کە خەڵک بەڕاستی لە قەیرانی هەموو قەیرانەکانی لە پێشەکیەوە پێت بڵێن قەیرانی دەرونی کۆمەڵایەتی حتا دارایی هەموو سێکتەرەکانی ناو کۆمەڵگەی گرتوۆتەوە و تەسیری کردوتە سەر هەموو بوارەکانی ژیان لایەنی دەرونیش لایەنی کۆمەڵایەتی خەڵکیش لەم وەزعی قەیراناویە لە کوردستان بێبەشنێ لەو حاڵەتێک کە خەڵکی کوردستان ڕاستی بەدوای حاڵەتێکە ئەگەڕێ لەو بێتاقەتی و بێزاری ئەوە دەرچێ ئەگەر بڵێن تەسیری لە دراما و گۆرانی ئەوانەی کە تەسیری هەبێ لەسەر تاکەکانی کۆمەلگا یاخود کۆمەلگە بەعام بەدڵنیایەوە لە گۆرانیەوە لە هەموو ئەو شتانێک کە هەیە بە قیسە بە چیرۆک بە دراما ئەمانە هەمووی لە زۆر ئێستا حاڵی حازر بۆتە فەراغێک یعنی لە فەراغاتە خەڵک لە بێزاری و بێتاقەتیە لەوەی کە زۆر بێزارە لەوە حاڵەتی کە بڵێ لە هەواڵ ئیترواز بێنم یا خۆی بزێتەوە لە مەجموعەیەشت کە لە باسی نەکە پەنا ئاباد بۆ سیرکردنی دراما ئەو درامانێک کە لە ناو کەناڵەکان بەداخەوە بەبێ هیچ سانسۆرێک بڵاو ئەکرێتەوە دۆبلاژ ئەکرێت و ڕۆژانە شەوانە یاخۆت شەوانە بە تایبەتی کە هەموو کۆ خێزانەکان کۆبنەوە هەموو دانیشتن سەیریەکەن هەموو تەسیراتی خۆی هەیە ئەگەر باس لەوە ئەکەی گۆرانی یاخود میوزیک مۆسیقاکە تەسیری هەیە لەسەر دەروون و لایەنی کۆمەڵایەتی دەرونی تاکەکان بەدڵنیایەوە پێ دەڵێم زۆر تەسیری هەیە لەوەی کە بیگۆڕێ گۆڕانکارێک نوعاً ماچۆنەڵێ خنکانێک بێتاقەتێک بێزارێک ئێرە ئینسانی گرتووە حەسکا تۆزێک تەنفیسێک هەوایە گوەرگێ لەوە چێ زۆر جار هەمان بێ پەنابەرێ بۆی پارچێک پارچەی میوزیکی ئیسلامی سرودی ئیسلامی یاخود قورئان بگرێ یعنی قورئان بەڕاستی زۆر جار زۆر کەس هەیە لە من بە قورئان گوێم لە سەوتێک لە سۆتی قاری ئەکانە بێ زۆر دەروونم ئیستراحەت ئەکا ئاسوودە ئەبم تۆزێک مێشکم دێتەوە سەرخۆی ئەو بێزاری بێتاقەتی تا ڕادێکی هەر زۆر کەمیش پێت بڵێن چونکە وەکو پێم وتی سێکتەرەکانی هەموو کۆمەڵگەی گرتووەتەوە بە مناڵیشەوە واشی لێ کردو فەراغاتەکان ئەوە زۆر بۆ یاخود بێدەوامی بایکۆت ئەوە تەسی کردە سەر کۆمەڵگا و سەر ئەم کۆمەڵگەی بە تایبەتی ئەم دەڤەرەی ئێمە هەموو پەنای لەو فترەی کە بایکۆت بوو هەمووی پەنای بردەبەر کەناڵەتی تەلەڤیزیۆنەکان کە دراماکان بڵاوە حتا من ئێستا بەداخەواڵم لە مەکتەبەکان هەیاڵەیەکی بۆ میوانی لەگەڵ میوانەکە بێ سەیری حەڵقەکان کرد هەر لە ساعە حەوتەوە حتا 11 شەو حەڵقە و مسلسلاتی تازە و نوێ لێدا بە دۆبلاژکراوی کە هەموو تاکەکان مشارکن لەگەڵیشە لەوە چه مناڵەکە و تەسیری بڵێم ئیجابی لەوە چێت تەسیرە ئیجابیەکەی ئەگەر بەداخەوەڵم ئەگەر ئەو خێزانانە یەک تۆز بە تایبەتی کە کاتی مناڵەکەی بەڕێئەکە بۆ قوتابخانە ئەیخاتە ناو پاسەکەەوە بە محەبەت و خۆشەویستی و باوەشی کات و ماچی کات و بخاتە ناو پاسەکەەوە ئەوانە یاخود مناڵی وە لە مناڵەکانی ئەم بچووکتری مناڵیان تەقەدان لە دەرگا بە هیچ شێوە خۆی ناکە بە ژووری دایک و باوکە مەسەلەن بە ماڵان ماڵە دراوسێ یاخود یان ئەچێ بۆ میوانی تەقەبا لە دەرگا ئەمان ئەگەر ئەمانە فێر بێلەوە ئەمە بڵێم سوچێک لە سوود و سوودمەندی هەیە بۆ ناو خێزانەکان ئەگەر ئەوەی گرتبێ ئەو شوێنەی گرتبێ محەبەت و خۆشەویستی لە ناو خێزانەکان لەنا ئەوان مناڵیان زۆر لا خۆشەویستە بەڕاستی زۆر مهتەمن بە خوێندن و ڕۆشتنی مناڵەکانیان بۆ حتاکۆکو پێدەڵم ئەچێتە ناو ئەچێ بۆ مەکتەب ئەچن بۆ مەکتەبەکە لە بەردەرگای مەکتەبەکە چاوەڕێ مناڵەکەکە و باوەشی بۆ ئەکاتەوە لە باوەشێکات و ماچی ئەکە ئەمە دەرونیەن زۆر هەم دایکەکە هەم مناڵەکە بە تایبەتی مناڵەکە زۆر تەسیریتی ئەکات و کە زۆر خۆشحاڵێکە باوکی یاخود دایکی لە بەردەرگای مەکتەبەکە چاوەڕێیەکە ئەوە لە ناو درامەکانە هەست پێەکەی کە هەیە یاخود وەکوتم تەخە لە دەرگادان یاخۆ ڕێزی گەورە کە سیرێکەکە بە مناڵەکاڵێ بڕۆ ئێمە قسەمان ئەکسەر ئەڕوا بەڵام لای ئێمە بەداخەوە لەوە چێ مناڵێک زۆر بچوک بێت لە مواضعی لە بابەتی گەورەکانە دانیشە مشارەکەکە ئەو دایک و باوکە بەداخەوەڵێم هیچ هینێکی
ئەوەی نییە بڵێ بە مناڵەکەی هەستم بابەتەی تۆ نییە یاخود شێوازێک لە تێگەاندنی نیە بۆ مناڵەکەی دڵی مناڵەکەشی بریندار نەکە بڵێ بڕۆ ئەو بابەتەی تۆ نییە بەڵام ئەوان وا ڕاهاتوو مناڵەکانە کە سەیرێکی مناڵەکە کە یەکسەر یاخود بە گەورەیەکە لێ ئەو مناڵە بەرە دەرەوە ئەو بابەتی گوێنەمێتر ئایا بابەتەکە هەر بابەتێک بکە بابەتێکە تەمەنی ئەو مناڵە نەبێ ئا لەو وارە ئا لەمانە سوودمەندێکی تایە من شخصی خۆم ناڵێ متابعی ناکە متابعی هەنێک لەو بابەتانەکەم بەڵام ئەم شتە جوانانەی تیا ئەبینی وەکوتم کە ڕێزی گەورە و بچووک هەیە لە نێوانیان تا ڕادێک وەکوتم محەبەت و خۆشەویستی ئەو شتانە هەیە بەڵام وەکۆی تر بڵێ زۆر شتی تریشیان هەیە کە شتی بەڕاستی حاشا لە ڕێ مەجلیسەوە لە بینەرانیش و بەڕێزیشتان کە ماسعی ئەخلاقییان بەڕاستی شتی وایتیایە نابێ ئەو مناڵە گوێی لێبێ حتا بۆ خێزانە بۆ گەورەکانی جوان یەکە دائنیشن و ئەیبین و مواقفی وایتیایە شایانی بینین یاخود شایانی ئەو مناڵە بیبینێ بەداخەوە ئەوە کەناڵەکانەوە هیچ وەکوتم سانسۆریان لەسەر نییە بەداخەوە ئەو هەنێک بابەت هەیە قەتع ناکرێ یاخود ئەمێنێتەوە لەسەر دەرونی هەم مناڵەکە ژەمێنێتەوە هەم لەسەر گەورەکانیش تەسیراتی تایبەتی خۆی هەیە. هەڵبەتە بواری هوەریش بە خۆی بوارێکی کاریگەرە لە ژیانی مرۆڤ بە دڵنیاییەوە هوەر لە مێژە شان بەشانی سیاست هەنگاو ئەنێ هوەر لە مێژە شان بەشانی هەموو بوارەکانی تر و سێکتەرەکانی تری کۆمەلگا هەنگاوی جددی و کاریگەری ناوە و کاریگەری ئەرێنی بەجێهێشتووە لە ئانوساتێکە کە زەرور بووە و لە ئانوساتێکیشا کە پەیامەکە خۆی ونەکە کاریگەریەکانی لە ئەرێنیەوە ئەگۆڕێ بۆ نەرێنی ئەگەر بڵێن هوەر زەرورەتێکە بۆ حیاتی ئینسان بە دڵنیاییەوە هوەر ئەتوانێت مرۆڤەکان ئاراستە بکە بۆ نمونە ئێمە لە زەمانێکە کە زەمەنی بەرخوردان بووە هوەر توانیوێتی لەگەڵ چەکەکانی ئێمە کە چەکی شۆڕژگێڕی بووە توانیوێتی ڕۆحی بەرخوردان لە ناو تاکی ئەو کۆمەلگایە دروستکە کە لە بەرامبەر دوژمنەکانیانە سنگیان بەگولەوە بنێن هوەر ئەتوانێم کاریگەریە بەجێ بێڵێ هوەر ئەتوانێم مرۆڤەکان وارێ بکە خاوەنی ئیرادەیەکی بەهێز بن هوەر کاتێکەوە ئامانجی هەیە ئامانجەکانی وازحن خزمەتی گەورە ئەکەن ئەو کاتە معجیزە ئەخڵقێنێ بەڵام لە کاتێکە هوەر ئامانجەکەی خۆی ونەکە ئەچێ بەرەو ئامانجێکی لاوەکی بە دڵنیاییەوە لە معجیزە خڵقاندنەوە ئەچێ بەرەو قەوماندنی کارەسات ئەو کاتە کارەسادا قەومێنی ئەو کاتە کۆمەلگا شیرازەی لە بەریەک هەڵەوەشی ئەو کاتە لە ڕێگەی هوەرەوە توانی بڵێ من دەستکەوتم نەبوو بەڵکو کۆمەڵێک دەستکەوتی گەورەشم لە بەها گرنگ و بەها باڵا کۆمەڵایەتەکانی کۆمەلگا لە دەستدا بۆیە هوەر بێکاریگەر نییە بە دڵنیاییەوە هوەر کاریگەریەکی گەورە بەجێهێڵێ هوەر ئەتوانێت خزمەتێکی گەورە و بەرچاو بکە بە ژیانی تاک بە ژیانی کۆمەلگا بە ژیانی پەروەردە بە ژیانی خێزان بە ژیانی کۆمەڵایەتی لەو کاتەیە کە خاوەنی دیدگا و ڕوئایەکی ڕۆشن بێ کە ئەم دیدگایە بتوانێت خزمەتێک بە کۆمەلگا بکە کۆمەلگا ئاراستە بکە لە قۆناغێکەوە بەرەو قۆناغێکی تر چونکە ناکرێ ژیانی مرۆڤ تەنها ببەستیتەوە بە ژیانی مادەگەراییە بە ژیانێکی سیاسی و ئیداری بەحت بەڵکو ژیانی کۆمەلگا پێویستە تێر بێ لە ڕووی معنەویەوە تێر بێ لە ڕووی عرفانیەوە تێر بێ لە ڕووی کۆمەڵێک مانە و مەبەست و مەدلولاتی گەورەی کاریگەرەوە کە ئەتوانێت خۆشانێک لە ناو ناخی مرۆڤ دروستکە تێر بێت لەوەی کە ئەم تاکە لەکوێوە ئاراستە ئەکا بەرەو کوێ ئەوێ هەنگاوی تا کوێ پێ بنێ ئەوێ چ گۆڕانکاریەک لە ژیانی دروستکە ئەوێ مەسەلەن ئەم تاکە تاکێکی چۆن بێ تاکێکی هەستناسک بێ تاکێکی زمان پاراو بێ تاکێ بێ کە بتوانێت لەگەڵ گۆڕانکاری و فەرهەنگی مێژووی خۆیان تەفاعل کاوتێکەڵاو بێ یاخود تاکێکی بێ ڕۆح و بێگیان و بێ هەست بێ کە بە دڵنیایەوە ئەگەر هات و هوەر نەیتوانی ئەو ڕۆڵە بگێڕێ ئەو تاکە بێ وە تاکەی کەوا تعریفێکی سادە هەڵەگرێ. دیارە هوەر خۆی شتێکی با بڵێن زۆر کاریگەرە لەسەر هەموو تاکێک لە کۆمەلگایە بەڕاستی لەلایەنی دەرونی کاریگەری تەواوی هەیە لەسەر لایەنی دەرونی چونکە ئەگەر ئێمە ڕەچاوی ئەوە بکەین هەموو تاکێک پێم وایە حەزی لەیەکە لە هوەرەکانە ئایا گۆرانی بێ ئایا شان و بێ ئایا مۆسیقا بێ ئایا وێنەرکێشان بێ چونکە هەرێکێک لەوانە خۆی کە بەسەلەن دەوری خۆی ئەبینێت با بڵێن مانایەگەیە بە ئێمە ئایا لە شانۆیە بێ لە هەشتێ بێکەواتە خۆی هەموو هوەرەکان تەقلیدی با بڵێن ئەو کۆمەلگایە ئەکات لەبەر ئەوە ئەگەر شێوەکارێ وێنەیەکە کێشێ حتمما فکرێک لە مێشکیا هەیە بۆی کە ئەو وێنەیە ئەکێشێ
ئەمە خۆی لە خۆیە کە تۆ ئینسان ئیستقرارە بێت لەلایەنی دەرونیە دیارە حەز و ئارەزوی بۆ شتێک هەیە کە متابعی ئەو شتەکە لایەنی دەرونی ئارام ئەبێتەوە هەستەکە ئەو شتێکە لە ناخی دڵی ئەوە هەیە ئەو بوو شێوەی هونەریە ئەو دەری خستووە کەواتە نوێنەری هەموو گەلە یعنی با بڵێن دەوری هەموو کۆمەلگا ئەبینێت لا بە هونەرەکەی خۆی کە ئەیکات لەبەرەوە بە من وایە پێم وایە تەئسیراتی تەواوی هەیە لەسەر لایەنی دەرونی بەڵام لە ئێستادا من پێم وایە ڕاستە هونەر بەرەو پێشکەوتن ڕۆشتووە بە تایبەتی گەنجەکانمان ئەو حەز و ئارەز و خواستەی کە هەیەە پەیڕەوی ئەکەن و بە دوای ئەو شتا ئەڕن بەڵام نەگەیشتوتە ئەو ئاستەی کە منێکی مەسەلەن لەوانەیە حاڵەتی دەرونیم زۆر خراپ بێ ئایا حاڵ لەلایەنی سیاسەکە بێ اقتصادێکە بێ کۆمەڵایەتێکە بێ ئەوە نەهونەر مەسەلەن ببێ بە کللتورێ بۆمان کە بۆ ئەوی کە بتوانین پەیڕەوی بکەین و بۆی ئەو لایەنی دەرونەمان ئاسوودە بکات بە تایبەتی لە ڕێی شانۆکانەوە من پێم وایە کۆمەڵەشت ئەخرێتە بەردەم بەڵام ئەمەش ئەوە ناگات چونکە لەبەر ئەوە زۆر جار شێواندنی شتەکانە ئەمەش خۆی کاریگەری خراپتری هەیە نەگەر بمەوێ یەکی ئاسوودە بکەم بمەوێ ئەو شتێکە لە ناخی ئەوایە بە شێوازێ بگەێنم بە هەموو کۆمەلگا بە هەموو هین لە ڕێی میدیاوە بێ لە ڕێی شانەوە بێ ئەبێ بە شێوازێ بێ کە ناخی ئەو ئینسانە ئاسوودە بکەم نەک بە شێوازێکە مەسەلەن با بڵێن شێوەی جنی و قسەی ناشرین و ئەم جۆرەشتانە من پێم وایە ئێستا لە مەرحەلەی ئێستا شانۆکانی ئێمە کە دەورە ئەبینن تەنها بۆ کاساتە پێکەنینیەکە کە ئەو شتانە بەرجەستە ئەکرێ ئەمە شتێکی خراپە چکە بەڕاستی ئێمە ئەمانەی ئامانجێکمانە بێ ئەمێ دەرئەنجامێکمانە بێ لەوەی کە ئەو ئینسانە چەند ئاسوودەیە لەو عەرزەی کە تۆ کردوتە. ئەگەر تەماشای تەلەڤیزۆنەکان بکەیت بەردەوام چ لە بواری کۆمیدی چ لە بوارەکانی تریشە ئێمە حەزورمان هەیە هونەرمەندی کورد حەزوری هەیە یعنی من نامێ ناوی کەسەکان بێنم یعنی و هەوڵیان داوە باری دەرونی ملەتەکەمان ڕابگرن و جگەلەوە ڕۆشنبیرەکانمان و ئەوانەی کە خەریجکاری موزیکن بەردەوام کاری دەهێنانیان کردەوە پێشیان نەخستە وڵاتەکە و ئەزانن کە ئەگەر ملەتی ئێمە لە مەجای هونەر و ڕۆشنبیریە داهێنان نەکە ئەو بەڵایی کە لە سیاسەتەوە هاتوو ئەوەنەی کە ئەم گەلە وردو خاشەکە بۆیە بەدڵنیایی و ئەڵەم کە هونەرمەندی ئەم وڵاتە بە تەواوی هەست بە لێپرساوەتی خۆیەکە و کاری کردووە و غەمی میلەتەکان لە کۆڵی خۆیانداوە بەردەوام کارەکەن پشتیوانی حکوومەت کەم بووە ڕاستە بەڵام کەم و کوڕەکانی حکوومەت هەموو خەڵک ئەیزانێ و لەبەر چاویانە خۆشیان نەزانن بەڵام ئێمە بەشکە قسەمان کردو بۆ هونەرمەندان باسێوەمان کردووە کە ئیبداعی هونەری لە وڵاتانی تری دراوسێمانە لە کاتی ئەزەماتە بووە لە کاتی قیراندا بووە ئێران زمانێک بۆ نمونە کە مەغۆڵ داگیری کرد لە ساڵی سەدەکانی 12 و 13 و 14 لەو زمانە بوو کە شاعیرە گەورەکانی وەکو سعدی و حافظ و عەتار و دواتر مەولانا پیا بوون یعنی هەندێک لە هونەرمەندانی ئێران یاخود لە ڕۆشنبیرەکانی ئێران باس لەوەکەن کە فترەی مەغۆڵ فترەی تاریخی فترەی قەیران توانیوێتی شاعیری گەورە بە ئێران ببەخشێ من پێم وایە فترە قەیرانەش ئەتوانێ هەندێک هونەرمەند و شاعیر و سینەماکار و شانۆکاری باش بێتە پێشەوە کە بتوان لەم زەمانە قەیرانە توانای خۆیان ئەزمون بکەن. بەڵێ ئەوەی کە تۆ بڵێ هونەر بەدڵنیا هونەر لە هەر سەردەمانی زووشەوە حتا سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەبووە يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا جارێکیان مناسبەیەکە بووە حەزرەتی عایشەی بردووە لە پشتی خۆیەوە متابعەی مناسبەکەی کردووە یعنی حەزی پێ کردووە ئەو لەو سەردەمەوە هەر لایەنی دەرونی کۆمەڵایەتی خەڵک تەئسیری هەبووە لەسەری ئێمە مناڵمان هەیە لە 7 و 8 متەوەستەیە بنەڕەتیە گوێی لێ ئەگرێ و داعانیشێ بە دیارەوە ئەمە ئەگەر بۆ شێوازە ئەڵێ نەوەڵا بە هیچ شێوەیە نەوەڵا ئەگەر هونەر زیندوکردنەوە بەم شێوازە بێ کەلیماتی واڵێن بەڕاستی یعنی هیچ شایانی ئەوەنی هەر وەکوتم گەورەکانیش ببیستن نەک مناڵەکانی ببیستن بەڵام بالایەنێکی ترە ئەگەر ئەڵێ بە شێوازێکی کە بیری لێ بکاتەوە بۆ کۆمەڵگەکەی لە خەمی کۆمەڵگەکە بێ بەرەوەڵا خۆزگە ئەم وەک خۆیاڵێ ئەم قەیرانە تەئسیری نەبووە لەسەر و بیرێکی لە لای کۆمەڵگە بکرداوە کە بەڕاستی هەمووی زۆر بێتاقەتە هەمووی پڕ بووە هەمووی ناخی پڕە هەمووی بێتاقەت بێزار لایەنی دەرونی
تون بووە دەرونیان وەکوتم خەریکە ئەخنکێلەوەی کە هەواڵێکی خۆش نییە باسێکی خۆش نییە شتێک دڵخۆشکرد نیە ناو خێزانەکانە ئەگەر شتێکی بابەتێکی هوەری جوان پێشکەشکرێ یاخود گۆرانێکی معقول و جوان پێشکەشکرێ هونەرمەندانمان لە هەوڵی ئەوەدا من لە خەمی کۆمەڵگەکەی خۆیانە من کە وەکووتم کۆمەڵگە ئێمە بەڕاستی خۆپەنابن بۆ شتانێکە هی ئێمە نیە هەمووی تەقلید و چاولێکەری وڵاتانی دەرەوەیە ئەوە بە دڵنیا بە تەسیری ئەبێ بەڵام بەداخەوەی لە هەر هونەرمەندێکی خۆمان دەپرسی لە ئەوانێکە خەریکی تەمسیلن لێوانێکە خەریکی گۆران لە خەیرانی دایرایی بەسەر منەوە هەر تەسیری هەیە منیش ناتوانم ئەو خزمەتە بکەم بە کۆمەڵگەکەم یاخود لەوە چی بڕوا خزمەت بکە لە دەرەوە ئەچون زۆربەی زۆریان پەنیان بردووە لە دەرەوە خەریکی کاسبیکردن لە دەرەوە خەریکی پێشکەشکردنی هونەرەکانیانن لەوە چ هونەرەکانیشان زۆر جوان بێ ئەگەر بێ لە ناو کوردستانە لە کوردستانە تەقدیمیکەرە ناو بۆ خەڵکی خۆی یاخود لە ناو لە بەهاری کوردستانی خۆمان بێ و خۆڵەکە لە فەسلی لەو وەرزەکانە لەو کاتان لە خەمی خەڵک و کۆمەڵگەکا بێ و دڵنیایەوە پێ دەڵم کاریگەری خۆی ئەبێ لە سەر تاکەکانی کۆمەڵگە بە گەورەش و بە بچووکیش ئەگەر دۆخی ئێستای کوردستان بە لەبەرچاو بگرین من ئەڵێم نەک تەنها ئەرکی هونەر و هونەرمەندان و هونەردۆستان و ئەوانەیە کە کار لەسەر کاڵکردنەوەی ئەو هەموو ئەبعادە خراپانە بکەن کە کاریگەری زۆر خراپیان لەسەر ژیانی هاوڵاتیانی ئێمە بەجێهێشتووە چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی کۆمەڵایەتی بەڵکو ئەم کارە کاری سیاسیەکانە ئەم کارە کاری ئەعلامیەکانە ئەمە ئەرکی مەسەلەن دڵسۆزانی وڵاتە ئەرکی ڕۆشنبیرانە ئەرکی نووسەرانە ئەرکی ئەدیبانە ئەرکی فەرهەنگخوازانە ئەرکی هونەرمەندانە ئەرکی هونەردۆستانە بە دڵنیاییەوە کۆمەڵگای ئێمە ئێستاکە لێوان لێوە لە کۆمەڵی قەیران بەداخەوە ئەمەش بۆ خۆی کاریگەریکی خراپی لەسەر ژیانی تاکەکە بەجێهێشتووە لە ڕووی کۆمەڵایەتی وەکو تێکدانی پەیوەندی خێزانەکان لە ڕووی دەرونی وەکوی کە تاک متمانەی بەخۆشی نەماوە متمانەی بە دەوروبەری نەماوە متمانەی بەرامبەر بە بەڕێوەبەرانی وڵات لاواز بووە متمانەی بەرامبەر بە بژێوی خۆی لاواز بووە متمانەی بەرامبەر بە گەشەکردنی با بڵێن خود وەکو خۆی لاواز بووە متمانەی بەرامبەر بە ماناجوانەکان خەریکە لە دەست ئەیە تۆ لێرا چۆن ئەتوانی بتمانە بگەڕیتەوە بە دڵنیاییەوە لەو ڕێگایانی کە هونەر ئەتوانێت کاریگەری بەجێبێڵێ بە دڵنیاییەوە هۆکارەکانی گێڕانەوەی ئەم متمانەیە لە لای هونەرمەندان لەوە چێ وەکۆڵێ ئاسانتر بێ زووتر بێتە دەستەوە زووتر بتوانرێت چونکم ئەمڕۆ هونەر ئەتوانێت بێجگەلەوەی لە ڕێگەی کۆڕ و سیمینار و شانۆ و ئەوانەوە کاریگەری بەجێبێڵێ ئەتوانێت لە ڕێگای دەستگاکانی بینرا و دەستگاکانی بیسترا و دەستگاکانی خوێنراوە خزمەتێکی بەرچاوکار لە کاتێکە کە کۆمەلگا حاجەی بە تێرکردن و ئیشپاعکردنە لە جانبی معنەویەتە چونکم ئەم جانبەیە ئەمڕۆ بێژگە لە جانبە مادیەکە کەەوە ئەمەیشی کاڵ کردوێتەوە ئەمەیە ئەتوانێت حەیەوێتێکی بەردەوام بە مرۆڤ ببەخشی ئەم جانبەیە کە ئەتوانێت مرۆڤ والێ بکە کە مرۆڤێکی سوود بەخش بێت تاکێک بێت کە هەمیشە لە خولیا و خەیاڵاتیە ئەمە سەوز بوو بێت کە ئەیەوێت کۆمەلگا بەرە و پێشکەوتن بەرێ ئەمەیەوە ئەکا کە ئەم تاکە لە تاکێکی بێهەست و بێڕۆحەوە ئەبێتە تاکێکی خزمەتکار و خزمەتگوزار و بە هەڵوێست و دیدگا ڕۆشن ئەمانە بە دڵنیاییەوە هونەر ئەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ لە کاتێکا کە ئەو بەرنامانە بە شێوەیەک ڕێکخرابن بە شێوەیەکی سیستماتیک کە لەگەڵ هەڵسوکەوت و عادات و قیەمەکانی کۆمەلگایە هاوتەریب بن بەڵام لە کاتێکە ئەگەر بەم شێوەیەدا نەڕێژدا ئەگونجێ با بڵین ئەو بەو مەبەستەی خۆی لێکی ئاەتەوە کە گرنگە بەرهەمێک پێشکەشەکە ممکنە ئەم کاتەوە بەرهەمە لە بری ئەوەی کە قازانج بە بواری معنەوێتی تاک ببەخشێ لەوە چێ زیان لە جانبی کۆمەڵایەتی بدا زیان لە جانبی مەسەلەن فەرهەنگی بدا زیان لە جانبی سەقافی ڕۆشنبیری بدا زیان لە جانبێکی بدا کە نەتوانێت بە ئاسانی خۆی دۆزێتەوە لە کۆمەلگایە ئەمانە ئەبنە ئەو هۆکارە سەرەکیانەی کە بەڵێ هونەر ئەتوانێ ڕۆڵ ببینێ هونەر ئەتوانێت کۆمەلگا ئاراستە بکە هونەر ئەتوانێت خزمەت بە کۆمەلگا بکە هونەر ئەتوانێت تاکەکان لە کۆمەلگایە بە جۆرێک پەروەردەکە کە ئەرکیشی جوان ڕاپەڕێن ڕۆڵێکی جوان ببینن بەڵام هونەریشە وای کردووە کە جۆرێک لە دابڕانی کۆمەڵایەتی دروستەکە هونەریشە وای کردووە کە تاکەکان هەن لە هەندێک شوێنە بۆکۆڵە بڕوایان بە قیەمەکانیش نەما هونەریشە ئەتوانێ وای کردووە کە لێکترازانێکی کۆمەڵایەتی لە بینی تاکەکانی خێزان لەلایەک تاکەکانی کۆمەلگا لەلایەک ستافە ئیداریەکان و هەیکەلە ئیداریەکەش لەلایەکی تر ئەم با بڵێن کاریگەریە نەرێنێت دروست بکە کە بەڕاستی هەندێک جار لە گێژەنەی خۆی دەرئەچێ
هێنانەوە سەرسکەی بۆ خۆی کاتێکی زیاتری پێویستە. بەڵێ خۆی ئەمە دوولایەنەیە چونکە بەڕاستی ئێمە بمانێ و نەمانێ هونەرمەندی ئێمەش بەڕاستی وەزئی خراپە. تۆ ئەگەر پشتیوانی لێ نەکرێ، ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری پشتیوانی لێ نەکە، ئەگەر حکوومەتەکەت پشتیوانی لێ نەکە، ئەگەر حیزبە سیاسیەکان ئەو کەسانەی کە سەر بەخوانن پشتیوانی لە هونەرەکەی ئەو نەکە، من پێم وایە ئەیش ئەو توانایی ناتوانێت بەڕاستی بە تەواوەتی بەکار بهێنێ. بە تایبەتی ئێمە سیرەکەین لەم دوایانەدا چەندەها درامای کوردیمان هەیە کە مەسەلەن تەئسیراتی هەبووە، خەڵک دانیشتۆ بە دیارەوە، شەوانە کاتەکانی خۆی لەگەڵ ئەوە چۆتە ناخی ئەو درامایەوە، چونکە هەستی کردو ئەو درامایە پەیوەندە بۆەوە ئەو کلتور و دابوونەرێتەکەی ئەوە کە ئەو پێشکەشیەکە. بەڵام ئەگەر هاوکاریەکی نەکرێت و ئەگەر دامی نەکرێت و لەوانەیە چەندەها هونەرمەندمان هەیە ئێستا لەم مەرحەلەی ئێستایا من هونەرمەند دەناسم کە ئەگەرن بە خوێندنگاکانە و بە ڕێکخراوەکانە کە ئەڵێ ئەرزی ئەو فلیمانی کە هەمانە ئێمە بەبێ بەرامبەر بەبێ ئەوەی شتێ بێ بەس بۆ ئەوەی کە زۆرترین کەس پێی بگەینین کە ئێمە ئەم شانۆیمان کردویان ئەم چیرۆکەمان هەیە بۆی زۆرترین کەس گوێی لێبێ. لەبەر ئەوە من پێم وایە هونەری کوردی هەتا وەکو بۆ شێوازە پشتیوانی لێ نەکرێت و گرنگی پێ نەدێ، من پێم وایە ناتوانێت بەرەو پێش بڕوە. ئێمە سیرەکەین ئێوارە کە ئەڕۆینەوە ماڵەوە هەمومان زۆربەی زۆرمان سەری ئەو دراما ئەجنەبیان نەکەین، بۆ لەبەرەوەی ئێمە دراماکانی خۆمان کەمن، ئەگەر هەش بێ زۆر کۆنە چەند جار دووبارە کراوەتەوە، لەبەرەوە ئەو شتانی کە دووبارە ئەکرێتەوە و تەئسیراتی نابێت، چونکە تۆ زەمن زۆر بە سەریعی ئەڕوات گۆڕانکاری لە ژیانی ئینسانەکانە بە بەردەوامیە. لەبەرەوە تۆ ئەبێ شتێکی تازە دایمە تازەگەریت هەبێ. سەری هونەری شەوکاری کە بە بەردەوامی تۆچی لە هونەرەکانە کە سیرەکەی ئەو وێنانی کە ئیکێشن پەیوەندە بە کۆمەلگاکەی تۆ، پەیوەندە بە ئەو کات و ساتەوە. لەبەرەوە ئەوە گرنگە کە تەئسیراتی هەبێ لەسەر ئەو تاکە خۆی، نەک مەسەلەن تۆ پشتیوانی لێ نەکەیت و داوەشتی تازەی لێ بکەیت. بەڕاستی ئێمە یان گۆرانی بێژمان هەیە بەڕاستی ئەوێ کلیپێ دەرکا هیچ کەسێک نییە فەندی بکات و پشتیوانی لەو گۆرانی ئەو بکات. لەبەرەوە ئەمانە هەمووی خۆی بەڕاستی تەئسیری هەیە لەسەرەوەی کە هونەری کوردی نەتوانێت بەرەو پێشەوە بڕوە. لەوانەیە زۆر لە وڵاتەکانی کە بۆ نمونە هاتوونەتە کوردستانەوە لای سیر بۆ کە هونەری کوردی ئەوەنە لاوازە، یعنی بەڕاستی لاوازە. ئێمە چەند ساڵە و 22-23 ساڵ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکین بەڕاستی ئەوایە هونەری کوردی ناڵێن شان بەشانی دەوڵەتان، بەڵام ئەوایە ئەوەنە نزیک وایە، چونکە بەڕاستی هونەرمەندەکانیشمان زۆربەیان سەردانی ئەو وڵاتانیان کردەوە کە بۆی کە بتوان بزانە هونەری ئەوێ چییە. مەرجنیە تۆ هونەرەکەی تۆ تەنها تەقلیدی کولتور و دابوونەرێتەکەی تۆ بکە، ئەکرێت تۆ کەلچەرەکەی خۆت یەکەڕی کەلچەری وڵاتان بکەی بۆی کە بتوانی بەهێزتر بی. مەرجنیە ئەو مۆسیقا کولتوریە کۆنی کە هەمانە تەنها ئەوە بێ ئێستا هەرچەندە گۆڕانکاری تایە، من ناڵم گۆڕانکاری تیانێ، بەڵام نەگەیشتوتە ئەوەی کە مەسەلەن لە تموحی هونەرمەندانە بێ و لە تموحی تاکی کۆمەلگایە بێ، لەبەرەوەی متابع هەتا متابع زۆر بێ، سیرکەر زۆر بێ، پێت وایە کە تۆ هونەرەکەت بەرەو پێشەوە ڕۆشتووە. لەسەرەوەی کاریگەری خراپیان هەبووە لەسەر ئەمە جەدەل هەیە، ئەمە شتێکی ساغەوبوو نییە، شتێک نییە ئەمە مطلقاً ڕاست بێ. ئەمە یەکەم. دووەمیشی ئەگەر درامایەک یاخود فیلمێکی سینەمایی لە تەلەڤیزیۆنەکان عەرض دەکرێت و خراپە، ئەبێ لایەنی قانونی چیە مەسئولە ئەو کەسە ڕێگای پێ بگرێ. وەختێک عەرض دەکرێت پیشان ئەدرێ لایەنی قانونی مەسئول جا وەزارەتەکەی ئێمەیە یاخود تەرەفێکی ترە، ئەبێ بێتە دەنگ لەو مەسەلەیە و ڕای بگرێ. بەڵام ئەبێ بیرمان بێ ئێمە لە دنیای کاژین کە ئێستا بەهۆی ئینتەرنێت و بەهۆی دەستگاکانی تازەی پەیوەندیەوە بۆتە گوندێک، تۆ ناتوانانی ڕێگیری بکەیت لە درامایەکی تورکی یاخود ئێرانی یاخود عەرەبی کاتێک خۆت لەو بوارەدا داهێنانت نەکردووە، هیچ نەکردووە. تەنها ڕێگا بۆ ئەوەی کە تۆ ڕێگربی لە بەردەم درامایەکی خراپ یا نیوە باشی میلەتانی تراوەی کە خۆت داهێنان بکەیت. دیواری سین دروست ناکرێت لە بینی ئێمە وڵاتانی ترە. ئەگەر لە تەلەڤیزۆن لا ئەبەی ئەم درامایە لە ئینتەرنێتەوە دێ، لە دەستگاکانی تری ڕاگەاندنەوە دێ، یعنی دنیاوا پێشکەوتووە کە بە هیچ جۆرێک ناتوانین ئێمە ڕێگری بکەین لە داهێنانی گەلانی تری دەوروبەرمان. بۆیە تەنها ڕێگا ئەوەیە کە خۆمان خەریکی داهێنانی کاری هونەری بین، ئەو شتانەی کە پێویستمان پێێتی هونەرمەندەکان تەشجیع بکرێن، هاوکاری مادی بکرێن، هاوکاری معنەوی بکرێن، بۆی کە گەلی ئێمەش بتوانێت ئیبداع بکە، داهێنان بکە. بەڵام کەسێک لێرە هەستێ و بڵێ من وا ئەکەم و بە هەڕەشە گوڕەشەوە ئەمانە کاری هونەری پێش ناکەوێت و بە قاچاقکردنی کاری هونەری گەلانی تریش مەسەلەکە حەل نابێ. مەسەلەکە بۆ حەل بێت کە ئەم حکوومەتی کە ئێمە هەمانە چۆن پشتیوانێکە لە مقاولەکانی لە خۆنتراتچیەکانی کە بینای گەورە ئەکەن و بوونەتە ملیاردەر لە وڵاتەها و هەر خەریکی چیمەتۆ بلۆگ بوون، ئەبێ کاری هونەریش پارەی بەسەر بکرێت. کاری هونەری وەکو تەربیەی چۆن لە وەزارەتی پەروەردە حکوومەت پارە سەرفەکە بۆی کە
مناڵان پەروەردە بکە لە پۆلی لە ڕۆزەوە تا ئەگاتە پۆلی تا زانکۆ پارە سەرفەکە بە خۆڕایی و ئەمە فقط تێچوونیە چونکە تەربیەتی میلەتە گەشەپێدانی عەقڵی میلەتەیە هونەر و ڕەشنبیریش بە هەمان شێوە پارەی تەسەرف بکە ئەمە بوارێکە کە ئەبێ حکوومەت بە مەسئولیەتی خۆی هەستێ بزانێت کە ئەم بوارە پێویستی بۆیە کە پارەی تەسەرف بکە بەتەواوی داهات نەبێت لەم بوارەدا. وەکو لە پرسیارێکەکەمیش باس ئاماژەم پێدا بەدڵنیایە پێ دەڵێم لە نەبوونی لە غیابی بابەتی خۆمان بابەتێکی زۆر کۆمەڵایەتی زۆر سابت و ئەوەی کە تاکەکانی کۆمەلگە بەبێ هیچ ترسێکەوە کەناڵەکەی داگرسان و خستێ سەر ئەو بابەتە یاخود ئەو بابەتەی بینی هەم نەترسێ بۆ خۆی هەم بۆ مناڵەکەی کە لەسەری مناڵەکەی بەجێبێ لە زۆر ئەتیادی بێ بەڵام بەداخەوەی سەوکوتم ئێستا خێزانەکان لەگەڵ مناڵەکانە دانیشن سەیری بابەتە دۆبلاشکراوەکانە بن و بەدڵنیایە کاریگەری وەکوتم بەڕێز لەم لایەنی ئەخلاقی تەسیری کردووە لایەنی کۆمەڵایەتی و دەرونی تەسیری کردووە لەوە چێ مناڵی ئێمە زۆر شتە باشەکان وەکوتم بەداخەوە شتە باشەکان کە هەن زۆر بەکەمی ئەوان شتە باشەکانیان لەوە چێ بۆ وڵاتی خۆیان ئەتیادی بێ ئەوە کە لە وڵاتی ئەوانەوە بۆ کللتوری وڵاتەکەی ئەوان ئەگونجێ بۆ کللتوری وڵاتەکەی ئێمە نەگونجێت تا ڕادەیەک یعنی بەڕاستی بەتایبەتی لایەنی باسی سۆزداری و عاتیفی و خۆشەویستی ئەو شتانەی لە وڵاتانە ئەو بۆ شێوازە بێ بەڵام لە لای ئێمە بۆ گەنجەکان ئێمە بەڕاستی زۆر زۆر تەسیری نەرێنی و خود کاریگەری هەر زۆر زۆر نەرێنی کردوتە سەرتاکەکانی ئێمە بەتایبەتی و گەنجەکانمان لە بواری سۆزداری و خۆشەویستی ئەوەی کە ناوێنەی سۆزداری خۆشەویستی هەر مانەیەکی عاتیفی کە ڕۆژانەوە زانم لەسەری قەزایەمان هەیە قەزای خۆسووتانی بەداخەوەڵم کچانمان زۆر زۆرە لەسەرەوە کە حاڵەتەکە دیار نێ بەڵام ئەگەر بچیتە بۆ مۆزوعەکەەوە سەرەتای مۆزوعەکە بخوێن و خوێنەوەی پێ بۆ مۆزوعەکە بۆ بابەتەکە بۆ دەرەکەوێت مۆزوعێکی حاڵەتێکی تووشی شۆک ئەبێت لە مۆزوعێکە لە سۆزداری ئەکا خۆشەویستێکە بە نێتێک ئەیکا لەگەڵ کەسی بەرامبەر ڕەگەزەکەی بەرامبەرە کە بە گەشتنێکە بەڵام بەداخەوە تووشی شۆگە بێ خیانەتێک ئەبێ یاخود هەر جۆرێک ناوێ ئەنەی لەو پەیوەندیەکە پەیوەندێکی دروست نییە نەتیجەیەکی باش ناوێ سێرەکەی بەڵام بەداخەوەڵم گەنجانی ئێمە بە تایبەتی کچانمان لەو بوارە لاواز و سەعیفنەوە چێ زۆربەی زۆریان پەنابەنە بەر هەم تووشی نەخۆشی دەرونی ئەکا یاخود پەناباتە بەر خۆسووتان ئەمەش یەکێ لەو حاڵەتە هەر زۆر زۆر نەخوازراوە ناشیاوەکانی ناو کۆمەڵکی ئێمە بەداخەوە کە ئەوە یعنی بەڕاستی هەر زۆر نەرێنی و ناخۆش و نەخوازرا و جەرگ بڕەکە لە ناو کۆمەڵگەکەی ئێمە هەیە کچانمان لەو گەنجە مناڵێتە لە بەیکی زانکۆیە شەشی عدادەیە یاخود لە خەریکە مەرحەلەکەی تاوا کردو تاوای نەکردووە تووشی حاڵەتێک ئەبێت و پەنابا بە خۆسووتان ئەوە بەڕاستی تەسیرێکی هەر زۆر کۆڵێ جەرگ بڕانەیە لەسەر کۆمەڵگەکە و تا هەتایە لەسەر خێزان و کۆمەڵگەکە شەمێنێتەوە. خۆی گرنگە ئەو ئەفلامانەی کە دەستگاکانی ڕاگەیاندن یا بابڵێن میدیای بینرا و پەخشی ئەکا بۆ کۆمەڵگایە ئەم فلیمانە چه خزمەتێکەکەن بۆ نمونە تۆ ئەتێ خزمەتێکی پەروەردەی پێ بکەی کەواتە ئەم فلیمە ئەبێ فلیمێکی پەروەردەی بێ کە بتوانین خزمەت بە بواری پەروەردەی تاکەکانی کۆمەڵگا بکە یا ئەتەوێت خزمەتێکی کۆمەڵایەتی پێ بکەی کەواتە ئەم فلیمە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە گونجاو بێ لەگەڵ ئەو کەلتورەی کە ئەم کۆمەڵگایە هەیەی نا ئەگەر ئەتەوێت خزمەتێکی بۆ منە سیاسی پێ بکەی کەواتە ئەبێ لە ڕووی سیاسیەوە تۆ تاک هۆشیارکەیتەوە کە چۆن مامەڵەیەکی سیاسیانەی واقعیانە بکە لەگەڵ ئەو پێشهاتانەی کە دێنە پێش بەڵام لە کاتێکا کە ئەگەر ئەمانە لە بەرچاو نەگیرە ئەو درامایانە لەبەری ئەوەی کە ببنە هۆکاری گەشەکردنی کۆمەڵگا بەڕاستی بۆ خۆیان ئەبنە قەیران لە کۆمەڵگایە ئەم درامایانە لەبەری ئەوەی کە ڕۆح لە ئینسانە با بڵێن بەهێز بکەن ببنەمایی ئەوەی کە ئینسانەکان گەشە بکەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی پەروەردەییەوە نەخێر ئەبنە هۆکارێکی قاتیل کوشندە بۆ کۆمەڵگا چونکە لە کاتێکە ئەم ئەفلامانی کە دۆبلاژەکرێن بەداخەوە کە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بێبەرهەمی هونەری کوردی تۆ ئەچی پەنا ئەبەی بۆ کۆمەڵێک درامای بیانی مەسەلەن چ ڕۆژهەڵاتی بنیان خۆت ڕۆژ ئاوایی ئەم درامایانە یەن لێرە دۆبلاژەکرێتەوە چەندین ملیۆن دۆلاری تێئەچێ پاشان پەخشەکرێتەوە بەڵام ئەگەر ئامانج و دیدگاکی تەماشا بکەی شتێکی وا حەقیقی لێەوە فێر نابی ئەبینی بەشێکە
بوونێتە ئەوەی کە ڕۆحی تونند و تیژی لە ناو تاکی حتا مناڵانی ئێمە گەشە بکە بەشێکیان بوونەتە هۆی ئەوەی کەوا حتا پەیوەندی دۆستایەتی خزمایەتی خێزانداری لە بری پتەوبوون کاڵ بێتەوە چونکم ژیانی خێزانی لەم درامانە ئەوەمان فێرەکە کە ژیانێکی زۆر سادە و ساکار و ئاساییە هەر لە حەزەیەکەوە ژن و مێردیانەوێ بە یەکەوە تەبابن تەبان بەڵام ئەگە تەبانە بوون ئاعتیادیە ئەچن بەلای خۆیانەوە و زۆر شتەکە بە شتێکی لاوەکی جوزئی تەماشا ئەکرێت کەواتە جگە لەوەی کە ڕۆحێکی پێبەخشین کە ڕۆحێک پڕ لە کەلتوری تونند و تیژی ڕۆحێکی تر پڕ لە کاڵبوونەوەی تەواوی جان بە کۆمەڵایەتی و عادە کۆمەڵایەتەکانی ڕۆحێکی تر هیچ بایەخێک بۆ پەروەردە ناهێڵێتەوە ئەو ڕێز و تەقدیرە مەسەلەن کە لە بینی باوکو و مەسەلەن منداڵەکانی هەیە لە بینی دایک و نەوەکانی هەیە لە بینی مەسەلەن گەورە و بچووکەکانە هەیە لە بینی سەرۆک و بەرپرسەکان و کاربەدەستەکانی وڵات لەگەڵ هاونیشتیمانیەکانە هەیە ئەبینی جۆرێک لە جوزئیات و لاوەکی پێبەخشی ئەمەش کە ممکنە لە کۆمەڵگەی خۆیان بەم شێوازە هەڵسوکۆت بکرێ بەم شێوازە ئیداری وڵات بکرێ بەم شێوازە حیات بەڕێوە ببرێ بەڵام ئەگەر بێیت و بینە سەر ئامانجە شاراوەکانی پشتی ئەم جانبە نێگەتیڤانە ئەمانە بە خۆیان کارەساتیان لە پشتەوەیە چونکم ئەمانە بەشیشیان بە ئامانجێک ئەم سیناریویانی نووسراون تێکستەکان نووسراون کە قیم بۆ مرۆڤایەتی نەهێڵێتەوە کە پەیوەندی بە جۆرێک بەرەو لاوازی بەرێ ئیتر پەیوەندیەک نامێنێتەوە بە تعبیر لەوەی کە بڵێ ئەمە پەیوەندیەکی بەتین و مەتینە لە نێوان دوو تاکە کە پێویستان پەیوەندی بەهێزیان ببێ بەڵام ئەگەر ئەم درامایانە وەکوتم بەو ئامانجە نووسرابن کە بتوانن ئەو فەراغانی کە لە کۆمەلگایە دروست ئەبێ لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر ئاسایە تۆ ئەتوانی سوود لە ئەزمموی وڵاتی ببینی کە توانی وێتی بەم قێرانانە تێپەڕێ هونەر توانی وێتی ڕێچکەی پیشان با دەرگای بۆ بکاتەوە دەلاقەیەکی بۆ ئاوەڵاکە کە بتوانێت سوود لەو ئەزمونەوە بگرێت و ئەتوانی ئەمەش بیکەی بە یەکێک لەو هۆکارانی کە ئەبنەمایی تێپەڕاندنی قێرانەکان ئەبنەمایی ئەوەی کە ئەو فەراغە ڕۆحیانی کە بۆ ئێمە دروست ئەبێ پڕی کاتەوە ئەبنەمایی ئەوەی کە ئێمە زیاتر چێژ و تەمەتوع بە حیات و بە ژیانی ئاسایی ڕۆژانەوە بکەینەوەکو لێی ڕابکەین و لە بەرپرسیارەتی ڕابکەین وئیلا ئەگەر بێت و بەم ئامانجە حەقیقیانەوە ئەم تێکستانە نەنووسرابن ئەو ئامانجانی کە لە پشتیانەوەی ئامانجی وەکو ئەڵێ مستهدەف و کاریگەر نەبن بۆی کە شیرازەی کۆمەڵایەتی تێک بن ئەو کاتە ناتوانێت ئەو ڕۆڵە گەوری خۆی بگێڕن. ئەمیش دیسان ها بە هەمان شێواز لایانی ئیجابی هەیە و لایانی سلبی هەیە. ئێمە زیاتر بۆ نمونە ئێمە کۆمەلگایەکین ئێمە زووتر شت وەرەگرین ئیتر ئەو شتە بەخراپی و بە باشیەکەیەوە ئەو مشکلەکەی ئێمە تا ئێستا نەگەیشتوونە ئەوەی کە مەسەلەن ئەگەر درامایەکی تورکی بێ مەکسیکی بێ مصری بێ هەرێکی لە وڵاتانە بێت ئایا ئەم درامایەکە عەرزەکرێت لەوانێ بەپێی کلتورەکەی ئەو درامای عەرزکرێ بەڵام ئایا لەمە جانبی باشی تیا و جانبی خراپی تایە چۆن ئێمە ئیسفادە لە جانبە باشەکە ئەکەین و چۆن ئیسفادە لە جانبە خراپەکە ئەکەین خۆی گرنگ لێرەیە کە تۆ درامایەکەت پیشانەیە لە نەتیجەیە پیشانتەیە ئەو لایەنە ئیجابیەکە چییە کە ئیسفادەی لێکرێ و لایەنە خراپەکە بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار ئێمە هەمومان گلەیمان لەسەرەوەی ئەوڵین درامایانە نابێ دەبلەجانە ئێمە مناڵەکانمان سەیریکەین یان گەورەکان سەیری بکەن لەبەر شتێ ئەبێ ئێمە ئەوە فێر ببین کە ئێمە شتە باشەکان دایمە وەربگرین و تقریبەن ئەو درامانش کە پیشانەیرێ ناڵین لە 100% بەڵام لە 150 نزیکە لە کلتوری تۆ ینی کۆمەڵی شت ئەکا کە مەسەلەن پێت ئەڵێ ئەمە هەڵەیە ئەمە خەتی سوورە نابێ بکرێ ئەگەر بشکرێ نەتیجەکەی بەخراپی ئەشکێت فعلەن لە ئەخیری دراماکانە تۆ نەتیجەکەی ئەبینیت لەبێر ئەوە من پێم وایە ئێمە با هیچ شتێ زەڕپیانەیەنین بتوانین ئیسفادە لە هەموو وڵاتان بکەین بە تایبەتی لە دراماکانە بە تایبەتی لە شانۆکانە لە هەموو شێوازەکانە ئەتوانین ئێمە ئیسفادە بکەین بەڵام بە مەرجێک کە مەسەلەن کارێک نەکەین کە مەسەلەن زۆر دوور بێ لە کلتوری خۆمانەوە شتێ پیشان بین لە کەناڵەکانەوە کە زۆر تەئسیراتی سلبی هەبێ بۆ نمونە زۆر شت هەیە مەسەلەی شەڕ و با بڵێن کۆپیا و کوشتن و قەتڵ و دزیکردن و ئەم جۆرە شتانە کە بە شێوازێکی زۆر زەق بە بەردەوامی تۆ لە کەناڵێک کۆپشانی ئەیە مناڵان سەیری ئەکەن سیر ئەەکەی ئەمە ئەم اقتصابێکە وەری ئەگرێ زۆر بە ئاسانی ئەو بە شێوازەیە هەستەکە کە ئەمە ئازایەتی ئەمە قووەتە چکە زۆربەی ئەو ئەفلامانە قووەتیاتە دەست ئەو کەسانی کە ئەم شتانە ئەکەن لەبەرەوە ئەمە کاریگەری خراپیە مناڵێکی شەڕانگێز دەرەچێت مناڵی دەرەچێت کە دایمە حەزی بە خوێنە مناڵ دەرەچێت دایمە حەزی لە ئینتیقامە لەبەر ئەوە ئەبێ ئەمە دایک و باوکەکان کۆنتترۆلی ئەوە بکەن کە ئەو مناڵانیان ئەو ئەفلامانی کە پەیوەندی بۆنێ لەوانەیە گەورەیەک ئەمە تەسیری تێ نەکات چونکە نازجە پێگەیشتووە بەڵام مناڵە
کۆمەڵە تەسیری تێکا لەبەرەوە ئەم ئەفلامانە پێویستەکە کە تحدیدی کاتەکان بکرێت لە کاتێکە ئەگەر فلیمێکی واژ لێبرێ ئەو کاتە بێت کە مناڵ بە ئاگانیە لە بەرەوەی کە بتوانێت کۆنتترۆلی بکات چکە بەڕاستی بمانێ نەمانێ ئێستا لە ماڵێکە هەموو ماڵی سێ چوار تەلەڤیزیۆنی هەیە ئەگەر تۆ یەکێکیشیان کۆنتترۆل ئەیکە بۆ ناکە لەبەرەوە کاتێ بە ئەمە بخێتە بەردەستی خەڵک کە مەسەلەن مناڵەکان بێ ئاگا بن دوای ئەوە ئەو فلیمانەی کە مەسەلەن زۆر دوورە لە کللتوری ئێمەوە ئەمەش کاریگەری بەڕاستی خراپی لەسەر کۆمەڵە تاکیێنە چکە ئێمە بەڕاستی هەمووی هەڕۆشن بیر نییە هەمووی هەر بیرەکانی ئەوە گەورە نییە کە مەسەلەن بیر بکاتەوە کە ئەم شتە نابێت لە کللتوری ئێمەیە ئەگەر خۆشی کەسێکی ئازاد بێ ئەگەر خێزانەکەشی کەسێکی ئازاد بێ لەوانەیە کۆمەلگاکەی ڕێگەی پێنەوە لەوانە حکمی کۆمەلگا قورس بێ بەسەریە لەبەرەوە من پێم وایە کۆمەڵێشت هەیە بێ حسابی بۆ بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشان من پێم ئەڵێم بە هەموو خراپەکانیەوە ئێمە ئیسفادە لە دراماکانی وڵاتانی تری ژوەر ئەگرین بەڵام بە مەرجێ بە شێوازێکی سلمی بەکاری بێنین.